سلااوڕێز کۆتایی نمایشی مەرجەعیەت و پەیامەکەی ئەمریکا بۆ سەری ڕەش لە دەباشانەوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا تۆمبارەک لە هەرێمی کوردستان چاوی بە هەریەک لە مەسعود بارزانی و کوڕەکەی مەسرور کەوت لە دیوەخانی بارەگای بارزانی. پاشان لەگەڵ نێچیروان بارزانی کۆبەوە لە دوای نوێزگەشتدا چاوی کەوت بە قوباد و پاڤڵ و فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات مەزلوم عەبدی. ناوەڕۆکی کۆبوونەوەکان چی بووە؟ من لێرەدا نامەوێت باسی بکەم، بەڵکو ئەوی لەم نێوەندەدا جێگای سەرنجە گۆڕینی خێرای ئاراستەی کۆبوونەوەکان و ئەو پەیامە سیاسیە قوڵەیەکە لە پشت سەردانەکەی دەباشانەوە خۆی عەشارداوە. خەونی مەرجەعیەت و نمایشی سەری ڕەش کاتێک لە سەرەتای کۆبوونەوەکاندا لە سەری ڕەش لەگەڵ مەسعود بارزانی بەڕێوە دەچوون، پارتی و ئامێرە میدیایەکەی هەموو هەوڵێکیان خستەگەر بۆ ئەوەی نمایشێکی گەورەی لێ دروست بکەن، ویستیان وای وێنا بکەن کە مەسعود بارزانی بۆتە مەرجەعیەتی باڵا بۆ ڕۆژئاوا و باشوور، گوایە هەموو بڕیارە چارەنووسسازەکانی پەیوەست بە چارەنووسی کوردانی ڕۆژئاوا لەوێوە سەرچاوە دەگرێت. پارتی دەیویست بە خەڵک بڵێت کە بارزانی ڕێنیشاندەری مەزلوم عەبدی و تەنانەت ئەمەریکیەکانیشە. ئەم لە خۆ دەرچوونە فوتێکردن و گەورەکردنی قەبارەی مەسعود گەیشتە ئاستێک کە پارتی خۆی وەکو تاقە هێزی خاوەن بڕیار و پاڵەوانی نەتەوەی دەناسان، ڕۆڵی هێزە کوردستانیەکانی دیکەی پەراوێز دەخست و بەڵام لە گەمەی سیاست و مزایەدە لە خۆ دەرچوون باجی هەیە. ئەم هەڵسوکەوتەی سەری ڕەش بەدڵی هێزە کوردستانیەکان و خەڵکی ناڕازی و تورکیاش نەبوو و نە تۆمبارەک و نە ئەمریکاش ئەو وێنە ساختەیە قبوڵ دەکات کە پارتی دەویست بەسەر ڕای گشتی کوردیدا بیسەپێنێت. هەرچەندە پارتی بە درێژایی 30 ساڵی ڕابردوو هەرچی تورکیا ویستویەتی لە جاشایەتیەوە تاوەکو داگیرکردنی باشووری کوردستان پارتی بۆی ئەنجام داوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تورکیا ناوێت بارزانی وەکو پاڵەوان و مەرجەعیەتی کوردانی باشوور و ڕۆژئاوا دەربکەوێت. لەلایەکی تریشەوە ئەمریکەکان باش دەزانن هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان چۆنە، یەکێکیان غاز و زۆنی سەوز فەرهود دەکە، ئەوەی تریشیان نەوت و زۆنی زەرد فەرهود دەکە. بۆیە نایانەوێت هیچ هێزێک قۆڕەخکاری پەیوەندیەکان بکات. دەباشان زلەیەکی دیبلۆماسی لە پارتیدا بۆ تێکشکاندنی ئەو خەون و وێنە فوتێکراوە و گەورەکراوەی کە ناوەڕۆکەکەی بۆشە پارتی بۆ مەسعود بارزانی دروستی کردووە. تۆمبارەک لە ڕێگای مەزلوم عەبدیەوە هەمان نمایشی دیبلۆماسی و کۆبوونەوەکانی گواستەوە بۆ سلێمانی و بە دیاریکراوی بۆ دەباشان. بۆیە ئەمریکا ناوێت هیچ هێزە قۆڕەخکاری پەیوەندیەکان بکات. دەباشان زلەیەک بوو لە دەمی پارتی بۆ تێکشکاندنی ئەو خەونە فوتێکراوە و گەورەکراوە و ناوەڕۆک بۆشەی پارتی کە بۆ مەسعود بارزانی دروستی کردووە. تۆمبارەک لە ڕێگای مەزلوم عەبدیەوە هەمان نمایشی کۆبوونەوەکانی گواستەوە بۆ سلێمانی بە دیاریکراوی بۆ دەباشان. دیداری تۆمبارەک و مەزلوم عەبدی لەگەڵ کوڕانی تاڵەبانی تەنها کۆبوونەوەیەکی ئاسایی نەبوو بۆ باسکردنی ڕێکەوتنی هەسەدە و دیمەشق، بەڵکو لێدانێکی کەمەرشکێن و پەیامێکی زۆرڕوون و ئاشکرای واشنتۆن بوو بۆ سەری ڕەش. پەیامەکەی تۆمبارەک زۆر سادە و ڕاستەوخۆ بوو بۆ پارتی. وتی مەرجەعیەت، ئێوە مەرجەعیەت نین، نەبوونە تاجی سەر بۆ ڕۆژئاوا و باشوور. قەبارەی ئێوە لەسەر مێزی گفتوگۆکانی ئەمریکا ڕێک لە هەمان ئاستی پاڤڵ و قوبات تاڵەبانیدایە و هیچی زیاتر نییە. کەوایە کۆبوونەوەکەی دەباشان ئەو دەبدەبە فوتێکراوەی تەقان کە پارتی بە ناوی مەرجەعیەتەوە فوی تێکرد بوو و سەلماندی کە ئەمریکا چەتەکانی کوردایەتی بە یەک چاو لە یەک ئاسدا دەبینێ، ڕێگانادا هیچ لایەنێ خۆی بکاتە دەمڕاستی ئەوەی تر. ئەمریکا بەکردەوە بە مەسعود بارزانی گوت ئەگەر بتەوێت لە قەبارەی خۆت گەورەتر دەربکەوی بە ناوی هەموانەوە قسە بکەیت، ئەوە واشنتۆن زۆر بە ئاسانی دەتوانێت خەونەکەت پوچەڵ بکاتەوە. لە کۆتاییدا نمایشەکەی پارتی لە سەری ڕەش تەنها بڵقێکی میدیایی بوو لە دەباشانەوە بە یەک جاری دەرجێکی لێدرا و فسکرایەوە. کاتێکی خۆش.